پەیوەند سەحر بەیانیتان باش بەیانیەوە بینەرانی کورسات باش دیارە ئێمە ئێستا لە بەردەمێکیکین لە معالیم و شوێنەوارەکانی هەڵەبجە کەویش مزگەوتی گەورەی هەڵەبجەیە یەکێکە لە شوێنەوارە هەم مێژوویەکان هەم دێرینەکانی ئەم شارەوەی کە هەیە لە پشتپانەوەی کە گەراوکارم هەر لە مەدخەلی مزگەوتەکە یا لە تابلۆکانەوە بیگوازێتەوە ئەم ناوەندە ناوەندێکی گەورەی پێگەیاندنی زانایانی ئاینی بۆ لە مێژوودا و لە هەمان کاتە کۆمەڵێک لە ئەدیبان و گەورە شاعرانی گەلی کورد لێرە پێکەشتوون دیارە مزگەوتی گەورە لە هەڵەبجە مێژوەکەی بۆ نزیکەی زیاتر لە 300 ساڵ دەگەڕێتەوە نەک 300,000 ساڵ بۆ 300 ساڵ دەگەڕێتەوە کە لێرە خزمەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام کردەوە کەش و هەوای مانگی ڕەمەزان دیارە لە مزگەوتەدا هاوشێوەی تەواوی مزگەوتەکانی دیکە زۆر کەشێکی عیرفانی و ئاینی بەردەوام بەڕێوە دەچێت لەگەڵ هاوکارم پێکەوە ئێمە دەچینە ژوورەوە بۆ ناو مزگەوتەکە کام مزگەوتەوە کوتم مێژووی خزمەتکردنی لە چوارچوەی ئاینی پیرۆزی ئیسلامدا بۆ پێگەیاندنی زانایانی ئاینی ئیسلام بۆ پێگەیاندنی ئەدیبان 300 ساڵ دەگەڕێتەوە و لێرە لە سەردەستی شێخ عەبدوڵای خەرپانی بۆ یەکەم جار کە دروست کراوە و ئەم مزگەوتە بنیاد نراوە و لەو کاتەوە بە پاییزان و زستانان دائێرە ناوەندی پێگەیاندنی زانای ئاینی بووە لەگەڵەوەشدا شێخ عەبدوڵای خەرپانی بە بەهار و هاوین گەڕاوەتەوە بۆ گوندی خەرپانی لەوێ خزمەتی بە ئاین و بە پێگەیاندنی زانای ئاینی کردوەوە لە مێژووی دێرین و نوێژدا مزگەوتی جامعە یەکێکە لە شوێنەوارەکان کە تاوەکو ئێستاش بەردەوامە لە خزمەتکردن و ئەوەی کە جێگای ئاماژە پێکردنا ئەم مزگەوتە لە پشت بۆ پشت لە باوک بۆ کوڕەوە لە شێخ عەبدوڵای خەرپانیەوە تاوەکو ئێستا درێژە بە خزمەتی دراوە لە ئێستاشدا مامۆستا شێخ محەممەدی موفتی کە نەوەی شێخ عەبدوڵای خەرپانیە لێرە لە ساڵی 91ەوە گەڕاوەتەوە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام و پێگەیاندنی زانایانی ئاینی پیرۆزی ئیسلام و دروستکردنی مەداریسی ئاینی لێرە دەکات و ئەم مزگەوتە بۆ خۆی وەکووتمان کە مێژوویەکی ئەوەنە گەورەی هەیە بەردەوام کۆمەڵە توخوسی ئاینی جوانی تێدا بەڕێوە دەچێتەوە کەشێکی عیرفانی جوانی لەخۆگرتووە کە تاوەکو ئێستا بەردەوامی هەیە بۆ قسەکردن لەسەر مێژووی جوانی ئەم مزگەوتە و مێژووی گەشی ڕاستەخۆ دەچینە لای مامۆستا شێخ محەممەدی موفتی مامۆستا شێخ محەممەد سەلام عەلەیکوم. سلام زۆر بەخێر بیان سەر چاوەکانم قوربانە گەر پێوان بڵێ جارێ لەگەڵ مانگی ڕەمەزان ناچوون الحەمدولillah لەخوا بەزیابێ نەکەر هەڵەبجە بەڵکو کوردستان هەمووی بەڵکو عالەمی ئیسلامی ئەم ساڵ یەک دەنگێکی باشی تیا بووە و پاشان جەوەکەیش خۆشە و هیواشمان وایە کە خوای سوبحانەهو تەعالا دەربەدەری و ئاوارەی بەسەرمانە نەهێنێتەوە بتوانین پارچێ و بەرمەنگ لە وڵاتی خۆمانە چونکە ئەوانەی کە بەسەریان هاتووە تەمەنێکیان هەیە ئەزان کە چەند گێرۆدە و ناڕەحەتیە و پاشێوی لە شوێنی خۆتانەکەیت و بەربانگ لە شوێنی خۆتانەکەی لەبەرەوە زۆر خۆشە الحەمدولillah زۆر بەخێر بن. لە ساڵی 91ەوە جەنابتان گەڕاونەتەوە هەڵەبجە بەردەوام خزمەت بە مزگەوت و پێگەیاندنیەکەی مزگەوتی گەورەی هەڵەبجە دەکەن ئەگەر پێم بڵێ مێژووی ئەم شوێنە پیرۆزە گەڕێتەوە بۆکەی و ئەمە لە مێژوودا چ پێگەیەکی بەهێزی لە پێگەیاندنی زانای ئاینیدا هەیە و لە پێگەیاندنی کەڵە شاعیرەکانی گەلی کوردیشا بە هەمان شێوەز. بەڵێ معلومی جەنابتانە مزگەوتی گەورە چەند ناوێکی هەیە پێشەکی مزگەوتی موفتی پێڵەن مزگەوتی شێخ عەبدوڵای خەرپانی مزگەوتی ئەلەبجەی گەورەی ئەلەبجەی پێڵەن مزگەوتی جامیعەی پێڵەن بۆیە مزگەوتی جامیعەیان پێوتۆ چکە جومعە یەکەم جار هەر لێرا بووە لە 1912 ئێرە دەرسی تیا خوێنراوە لە میلادیەکەیە لە 1934 کۆچیەکە یعنی گەڕێتەوە بۆ 300 و ئەوەندە ساڵ لەمەوە پێش ئەوەندە ساڵ ئەم مزگەوتە خزمەتی کردووە کە خزمەتە جیاجەکانی کاتی خۆی کە ئەم دیراساتی عولیا و مەدارسی مەعاریف و تەربیە و ئەوقاف و ئەوانە نەبووە بەڵام چی بووە مەدارسی ملحقە بە مزگەوت بووە پیانوتۆ مەدارسی ملحقە بالمەساجد ئەو حوجرەی فەقییان پێوتۆ لە کوردەواریە لەوە الحەمدولillah ڕۆڵێکی گەورەی بینیوە هەتا ئەم دەقە ئینقیتاعی تیان نەبووە لەم ساڵانی 91 بە دواوە بە شێوازی ئەکادیمی و علمی و ئەم سەردەمیە دەوری خۆی بینیوە لەوە پێشیش ئەو سیلسیلە عولەما گەورانەی تیا تەخەڕوجی کردووە کە دەست بۆ هەر کامێکیان ڕاکێشی گەورە و کەڵەپیاوێکی
کوردستانن ئەمسالی مەولانا خالیدی نەقشبەندی ئەمساری نالی ئەمسە شاعیرەکان بێخۆت بێسارانی هاتوون لێرە دەرسیان خۆندووە مامۆستا گەورەکانی تر ئێستا زۆرن ئەوانەی کە لە قسمی هەر یەکەیشان خۆیان بۆ خۆی مەدرسەیە بوون کە نەک مەدرسەیە چەند مەدرسەیە بوون کە لێرە بەهرەمەند بوون بە دەرسوێندن لە خزمەت عولەماکانی ئەم شوێنە و ئەم بنەماڵە بەڵێ فەرموو ئەوەی کە بنەماڵی مفتی تاوکەسا درێژیان بەم خزمەت گوزاریانە داوە بەم خزمەتیاو لە ئێستادا لە ناو مزگەوتەکەدا چ خزمەت گوزارێکی دیکە بەردەوامە بۆ پێگەیاندنی هەم زانای ئاینی هەم چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی هاوڵاتیان چونکە پێم وایە لە ساڵی 91 یەکەم ناوەندی ئاینیە کە لیژنەی فتواش لێرە بنیادنراوە و بەردەوام من تاوەکو ئێستاش بۆ کارکردن ئەمڕۆ ڕۆژی سێشەمەیە ڕۆژی دانیشتنی لیژنەی فتوایەوەیە ئەم ناوەندە ئاینیە بەردەوامیەوە بە پرۆژە خزمەت گوزاریەکانی خۆی بۆ پێگەیاندنی هەم طالب العلم هەم چارەسەرکردنی کێشەی وڵاتیان کامە ئەرکێکی پیرۆزی ئاینی ئیسلامە بەڵێ دیارە لە نەوەیەکەوە وەکو فەرمووتان ئێمە کە هاتینەوە دانەنیشتین وتمان بە پێی توانای خۆمان بە خزمەتی بکەین بەم شوێنەیە بەم شارەیە چکە زانیتان شاری ئەمە لە هەموو ڕوویەکەوە سەقافی و علمی و تەدمیری بینا و هەموو شتێکی لێ سەنرابوویەوە مزگەوتەکان و هەمووی لێ سەنرابوویە بەڵام ئێمە وتمان بە پێی توانە خۆی ئێمە ناڵێن شتێکی ئەوتۆ بە پێی توانە هاتینن ناوەندیمان کردەوە ناوەندی کردمان بە دو ناوەندی کردمان بە ئادادی کچانیشمان کردەوە لە پاڵیاب کردمان بە معهد و معهدی خەتابە و معهدەکانی تر پاشان لە 2004 کولەیشمان کردەوە کە سەر لە پێش ئەوقاب و دوای خزمانە سەر خوێندنی باڵا ئێستا لە ئەزال الحەمدوللا کولێکە لە هەڵەبجە بەردەوامە کۆلێژی بنەماکانی ئاین سەرەتا لێرە بەردی بناقێدانرا لێرە بوو ئەنجا تەخەڕۆژێکی زۆری بوو شکر بوو بەمایی ئەوەی کەوا ئەتوانم بڵم لە سانەوە و ئەوەنەی خەڵکی ئەم مەلای مزگەوتانەی چواردەوری خوورماڵ دیارە سەی سادق پێنجوێن هەڵەبجەی تازە زەڕایەن ناو هەڵەبجە خۆی سنتەری شارەکە شکر مستەفید بوو لێی و ئەلحەمدوللا زۆریشانی سە دوعای خێرەکەن و کایان و ئێمە نەمانەتوانی لەو کاتە بچین بۆ بەغا و چونکە وەزعی ئەو حاڵەتی بەغا وای لێ هاتبوو شەڕ و ئاژا و عبووی ناسیفە ئۆشتانە هەبوو لە شوێنی خۆیانە کابرا هەشت بێت دەستکا بەدەوام و لە 12 لێ بێتەوە فرانیێژینی ئەوڕۆپیەوە لە مزگەوتەکەی خۆیشاوە شتێکی باش بوو ئەمە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی پەروەردەوە پاشان لە ڕووی لیژنەی فتوایشەوە منتیقی ئێمە محکەمەیتیانە بوو یەک حاکمیتیا بوو لە ساڵی 90ەکانە لە هەڵەبجەی تازەوە هات ئەویش دوای تەخیری 90ەکان نەک لە سەرەتای 90ەکانەوە تەنها چوارشەمە دانیش لەبەرەوە ئێمە قساین هەر لەو کاتێشا لیژنەی فتوامان هێنایەوە کە ئێستا پێشەوە خۆتان تەشریفیشتان ها سەیرێکی لیژنەی فتواکەتان کرد و بەردەوام مەشکور هەتا ئەمڕۆ بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵک دیارە کێشەی خەڵک ئەم منتیقانەی ئێمە زیاتر حەزەکەن کێشەکانیان لە ڕووی شەرعیەوە لە ڕووی دینیەوە چونکە ئێمەش وازیان لێ ناینە تا تەواو نەیگەین بنەڕەت و تا ئاشتیان نەکەینەوە لە هەموو بوارەکانە لە بواری میرات و لە بواری سڵحی عەشاری و لە بواری جیابوونەوە و لە بواری نیکاح و لە هەموو شتەکانە لیژنەی فتوا دەستێکی بەردەوامی بووە جگە لەو حاڵەتە حاڵەتێکی عیرفانی شۆک و جەناب ئاماژە پیا هەی بۆ ئێمە هەر لە باواپیرانەوە کە هاتوونەتە ئەم جێگە متەمەسک بوون بە طریقەتی تەسەوف یعنی بە هەردوو باڵەکە چۆن عولەماکان کاڵەن ئەمە هەموو باڵەکەی هەیە بۆ نمونە شێخ ئەبایەزیدی بەستامی ئەڵەن سەید و طائیفەتەین مەولانا خالیدی نەقشبەندی ئەڵەن لە عیلمی شا و لە تەسەوفی شا ئەمانەیش نانیەڵا ئەم شوێنە لە باواپیرانەوە نانیەڵا ئەم جێگە خاڵی بێ لە هەردوو عیلمەکەوە امتدادیان کردو بۆ فەرمودەی ئیمامی شافعی کە سەرمەزهبمانە کە فەرموویەتی فەقیهەن وەصوفیەن فەکون لەیسە واحیدا ینی یەکێکیان مەبە لەو دوانە بە هەردووکیان یانی هەم لە بواری ئازار و نەخۆشی دڵ و چارەسەرکردنی هەم لە بواری علمەکەی شاچکە علم بەبێ ئەو وەکو ئیمامی شافعی فەرمیێ ئیمامی مالیکە فەرمیێ ئەمیان بەبێ ئەویان تەفەسەقە ئەویان بەبێ ئەویان تەزەندەقە فەرمیێ ومەن جەمع بەینەهوما تەحەقەقە ئێمەش ئەو
بەهرەمەندی کە خوا پێی داوین یەکەم لە خواوێ دووهەمیش لەوەیە کە ئەو حاڵەتەمان لێ نەبووەتەوە تەسەوفە ڕاستیە کە باوەڕمان پێێتی و کە دوورە لە هەموو ئەو شتانەی کە پێی بوترێت بەرەو دنیا خو یا بەرەو خەڵخەڵەتانیان بەرەو ئەوەی کە جۆرە شتێکی نادروست بکرێت کە دوور بێت لە شەرع چونکە هەمویان تەوسیان بۆ کردوینە بێ متەمەسیک بێ بە شەرع ئێمە لە ئەوەی بزرگانمان ئەوانەی هەورامان و بیارە ئەوانەیە پێشتر ئەوانەی سەرتر بوون لەبەرەوە هەتا ئێستا بەو شێوازە هێناومانەوە لەخوا بەزیابی هەردوو حاڵەتەکەی تایە هەم ختمە و زیکری نەقشمەندی هەم دیراسە و حاڵی حاضر و عادادی دراسەکەمانەوە لەویایە بەردەوامە کۆلێژەکەمان هەن لە هەڵەبجایە شکر بەردەوامە و خریجەکانی هەمووی بەردەوامن لەم ناوە و یەکەم شوێنیش بۆ حاڵاتی ئیجتیماعی کە کردمانەوە هۆڵ بوو هۆڵ کەسێک لەو کاتانە پێچێت کەوتبیشی نەبەر نەقد و ڕەخنە و تەرتیباتی خەڵک و کاکە هۆڵ چۆن دروستەوە خەڵکەکە بێ لە مزگەوت تا دانیشە و چۆنە بێ بچن لەسەر کورسی و ئەوانە و ینی جۆرە شتێک ئێمەش قسەمان نەکرد هەتا وردەوە دەخۆی خەڵکەکە قەنەعاتی پێکرد هەتا وای لێ هات هۆڵی تر کرایەوە لە هەڵەبجا چەند ئەم ئێرە 10 ساڵ بە هۆڵی ڕامان کێشا و ئەلحەمدولیلا دەوری تەنها هۆڵیش نەبینی جێگەی سڵح و عەشایری و کۆبوونەوە و ئاشتەوایی خەڵکەکانی تریش بوو. دەستگانە خۆشەوە ماسەیان بۆ زانیاریانەی تایبەت بە مزگەوتی پیرۆزی جامعە بە ئێمە فەرمی و بە سەحارەوەی کە گوێبیس بوون مامۆستا شەمحەمەد فەرمووی ئەم ناوەندە ئاینیە گەورەیە تاوکێسە بەردەوامە لە پێگەیاندنی زانای ئاینی و تاوکێسەش بەردەوامە لە چارەسەرکردنی کێشە وڵاتیان و تاوکێسەش ئەو کێشە عیرفانی کە پێویستە بۆ پیرۆزکردنی ئاینی پیرۆزی ئیسلام لێرە لەسەر بنەمای ئاینی بەڕێوە دەچێتەوە مزگەوتی گەورەی هەڵەبجا 300 ساڵە لەسەر ئەو ڕیتمەی کە لەسەری بنیادنراوە بەردەوامە لە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام و تاوکێسەش لە سەردەستی بنەماڵی موفتی بەردەوامن لە خزمەت بە چین و توێژەکانی هەڵەبجا و هەورامان و شارە زۆر و ئەم جیلە لە جیلی مامۆستا شەمحەمەدەوە بۆ نەوەکانی خۆشبەختانە تاوکێسەش بەردەوامن لە خزمەتکردن بە ئاینی پیرۆزی هەڵەبجا چ لە ناو مزگەوت جامعە چ لە گوندەکانی دەرەوەی هەڵەبجاش ئەوان بەردەوامن لە خزمەت. بەڵێ دەستەکان خۆش بێ دەست خۆش بێ بۆ سەلاح بووی